پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی یەک مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشا و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیابن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لێبێ خۆشەویستان. چۆن کارەبا لە لیمۆ دەردەهێنیت؟ ئەو خێراییە چەندە کە دەتوانی بە دەستەکانت لە پلیکانەکاندا دابەزی؟ گەورەترین سکەیتبۆرد لە جیهاندا چۆنە؟ ئەم پرسیارانە بەشێک لە کەسەکانی نێو ڤیدیۆکەی ئەمڕۆمان وەڵامی دەدەنەوە تا کۆتایی بینەر بن، چونکە باسی نوێترین ژمارەی پێوانەی نەشکێنراو دەکەین. هەڕەمێک لە شوشە بە دڵنیاییەوە هەمووتان هەڕەمی کوپەکانتان بینیوە. ئەوەی مەبەسمە پەرداخەکانی شامپانیایە کە لەسەر یەکتر کۆکراونەتەوە و لە ئاهەنگی هاوسەرگیری و ئاهەنگی کۆمپانیاکان و بۆ نەو ئاهەنگەکانی تردا دایدەنن. دروستکردنی تاوەرێکی لەو شێوەیە قورسە، بەڵام ستافی هۆتێلی دووبەی دەتوانن بە دەیان هەزار پەرداخی بلووری ئەو کارە بکەن. لە مانگی یەکدا ئەم شێوەیان داناوە کە لە 54,740 پەرداخی شامپانیا پێک هاتبوو و بەرزیەکەی 8.23 مەتر بوو. زۆر زەحمەتە کە بتوانرێت ئەم ژمارە پێوانەیە بشکێنرێت و بیهێنە بەرچاوت کەسی ڕوودەدا ئەگەر لە کۆتایی ڕۆژدا کەسێک خۆی بەو شوشانەدا بکێشێت. لە کتێبی گینزدا چەندین ژماری پێوانەی سیر و سەمەرە هەیە. ئەم ڕیکۆردش لە مانگی شوباتدا بەدەست هاتووە. پێدەچێت گەورەترین پاتری لیمۆ یان بەرزترین گرژی کارەبایی بێ کە لە پاتریەکی میوە دەرهێنراوە. زانایانی کۆمەڵی زانستی شاهانە 2923 لیمۆیان کۆ کردەوە کە سەرەتا لە نێوەندا دەیان بڕن و دواتر بە پارسەی زینک و مسەوە دەبەسترێنەوە و وا دیارە وەک ئەلکترۆلایت لە ئاوی لیمۆدا کار دەکەن. زینک و مس بوونە ئەلکترۆلیت و پاتری لیمۆکە زیاتر لە 2300 ڤۆڵتی بەرهەم هێنا. ژمارەی پێوانەی پێشوو بە زیاتر لە 1500 ڤۆڵت شکێندرا، بۆیە ئەگەری هەیە کە ئەم ژمارە تازەیە نەتوانرێت بشکێنرێت. ئێمە بەردەوام باسی ژمارە شێتەکان دەکەین و ژمارەی ئەم جارش لەلایەن هەڕی چاندەرگیری دانیشتوونی پاڵەوە شکێنراوە. دیارە حەزی لە دابەزینی پلیکانەکان نەبووە بە شێوەیەکی ئاسایی، بۆیە بڕیاریدا لەسەر دەستەکانی ئەنجامی بدا و لە 12 چرکەدا ئەنجامیدا. بێگومان ناتوانێت لە ژیانی ڕۆژانەدا بەم شێوەیە بڕوات، بەڵام کارێکی زۆر سەرنج ڕاکێشی ئەنجام داوە بۆ ئەوەی بتوانین ژمارەیەکی لەو شێوەیە بەدەست بهێنیت یان بشکێنیت. نەک تەنها پێویستی بەدەست هەیە، بەڵکو پێویستی بە مەچەکێکی بەهێزیش هەیە. ئەگەر هاری بیەوێ مەچەکی بەهێز بکە بۆ باشترکردنی ڕیکۆردەکەی، دەتوانێت داوای یارمەتی لە مەحموود محەممەد ئەیوبی میسری بکە. مەحموود شناو لەسەر کفن و مەچەکەکانی دەکا و بۆ هەمیشە دەستەکانی دەسوڕێنێت. پێویست بە ئێسک و ڕیشاڵی زۆر بەهێزە بۆ ئەوەی لێک خولەکدا ئەم کارە بکەیت. تەنانەت کارکتەر جاکیشان لە فیلمێکدا نەیتوانی بە تەواوەتی ئەم کارە بکە. تەنانەت نەیتوانی بۆ خولەکێک لەسەر پەستانی مەچەک کە پاڵە پستوی زۆری تێدایە خۆی ڕابگرێت. مەشقەیەکی جێگیر هەیە، بەڵام نەگۆڕە سادەکەی بێزارکرد دەبێت، کەواتە بۆچی لە تەنیش کۆپتەرێک مەشق و ڕاهێنان نەکەین. بەم شێوەیە ڕۆمان سارد هایدان بیری دەکردەوە کە وەرزشوانێکی ڕۆمانیە. لە ماوەیەکی کورتەوە ڕیکۆردێکی شێتانی بەدەستهێناوە کە پەیوەندی بە هەلیکۆپتەرەوە هەیە و 23 دانەی ئەنجامداوە لە بەرزی 3 مەتر و ئەمەش کارێکی ئاسان نەبوو، چونکە باران دەباری و کۆپتەرەکەش دەجوڵایەوە. بە گوتەی سەرۆکی لیژنەی تۆمارکردنی ژمارەی پێوانەیی، تەنها یەک کەس لە جیهاندا جگە لە ڕۆمان دەیتوانی ئەم کار بکە، بەڵام تەنها بۆ ماوەی 20 جار. چ مەشقەیە قورسترە لە ڕاهێنانەکەی پێشوو؟ بێگومان بەرزکردنەوە بە بێوەستان. زۆربەی وەرزشوانان توانای ئەوەیان هەیە چەندین جار ئەو کارە بکەن، بەڵام هیچ کامیان ناتوانن ڕکابەری ماکسیم تۆرکۆنۆڤیسکی بیلاڕوسی بکەن. ئەم پیاوە توانی 32 بەرزکردنەوەی تەواو بە بێوەستان بەدەست بهێنێ و لە کۆتاییدا ماندوو بوو و بۆ ماوەی 1-2 چرکە لەسەری پشوویدا. ژمارەیەکی پێوانەی دیکە هەیە بۆ زۆرترین ژماری بەرزکردنەوەی تەواو لە ماوەی کاتژمێرێکدا. لەم حاڵەتەدا نەک تەنها دەتوانی لەسەر ئاسنەکە پشوو بدەیت، بەڵکو دەبێت بازیشی لەگەڵدا بدەیت، بەڵام پێدوانە بێت کە ئەمە ئەرکەکە زۆر ئاسانتر دەکا. شاولین لە چینەوە دڵنیا دەکاتەوە کە چەندە ماسوولکەکان ئازاریان پێدەگات لەگەڵ وەرزشێکی ماندووکردنی لەم جۆرە. پیاوە چینەکە لە ماوەی کاتژمێرێکدا
402 دووبارەکردنەوەی ئەنجامدا. هەلەکان بۆ هیچ کەسێک لە تێنسی سەرمێزدا بەجێ ناهێڵێت، تەنانەت ڕۆبۆتەکانیش. چەند مانگێک لەمەوبەر یۆن بە لێدانی 6241 جار هاتە ناو کتێبی گینسەوە. لەم ماوەیەدا چەندین تۆپی بۆ نێردراوە لەلایەن ڕۆبۆتێکەوە کە ڕێگەی نەداوە تەنانەت جارێکش تۆپەکە بکەوێتە خوارەوە. پێدەچێ وڵاتی چین لەم یاریەدا زۆر بەهێز بێت، چونکە لە نێو وەرزشوانەکانیدا ئامێری ڕاستەقینەی هەیە بۆ مەشق پێکردنیان. لە بواری وەرزشدا ئێمە سکەیتبۆردمان هەیە و لەسەر ئەوە ئێمە نائاسایترین خاوەنی تۆمارمان هەیە، چونکە ئەوە سەگێکە بە ناوی جۆمپی و دەتوانین نازناوی ئەو سەگەی لێ بنین کە زۆرترین زوڵەی هەیە لەسەر هەسارەکە. وەشان بەشانی مرۆڤەکان ئەم کارە دەکات کە بەڕاستی خلیسکە سازێکی بەتوانایە. لەم دواییانەدا ئەم سەگە ژمارەیەکی پێوانەی سەرسوڕهێنەری تۆمار کرد کە 100 مەتری بڕی تەنها لە 19 سرکەدا. بەم شێوەیە هەردوو لای ڕیکۆردەکەی بە جیاوازی شکاند. سەگەکە هەر خۆی پاڵ بە تەختەکەەوە دەنێت و دەگەڕێتەوەش. کەشتی میلینیۆم ڤالکۆن ئەمە کەشتێکی ئاسمانی خەیاڵی نییە لە فیلمی جەنگی ئەستێرەکان، بەڵکو یاریەکی ئەفسانەی لێگۆیە، چونکە لە ئێسادا گەورەترینە کە دروستکراوە بە لێگۆ. لە زیاتر لە 7500 پارچە پێک هاتووە و قەبارەکەی زۆر گەورەیە کە ناتوانانی لەسەر ڕەفەیەکی ئاسایی دای بنیت. کەسێکی ئاسایی چەند ڕۆژێکی دەوێت بۆ کۆکردنەوەی ئەم پارچانە، بەڵام جوشوالی فرانس بە کەمتر لە ڕۆژێک دەتوانێت ئەو کارە بکە کە لە 21 کاتژمێردا هەموو پارچەکانی بە وردەکاری زۆرەوە بەیەکەولەکان کە بەم زۆرەش سەخت دەبێت لە ڕیکۆردێکی لەم زۆرە ببیتەوە. دەزانیت چۆن تۆپی باسکە لەسەر یەک پەنجە بخولێنیتەوە؟ بێگومان کارێکی تا ڕادەیە قورسە، بەڵام لە باشترین حاڵەتدا ئەگەر بیکەیت تۆپەکە بۆ چەند سرکەیەک لەسەر پەنجەت دەمێنێتەوە. بەڵام بۆ کەسێکی کەنەدی بە ناوی ساندی بسینگکایلا کارێکی زۆر ئاسانە و دەتوانێت بۆ هەمیشە تۆپەکە لەسەر پەنجەی خۆی بخولێنێتەوە و ڕیکۆردێکی بەدەزێناوە کە ئەرکی شکاندنەکەی قورستر کرد و تۆپەکە لەسەر فڵچەی ددانەکەی خولاندەوە بۆ ماوەی 1 خولەک و 13 سرکە کە بە بەردەوامی لەسەر پەنجەکانی و فڵچەی ددانەکانی دەیخولاندەوە. دڵنیام سانتیب دەیتوانی زیاتر بیسوڕێنێتەوە، بەڵام تۆپەکە خێرایەکەی لە دەستدا کاتێک زانی کە هیچ ژمارەیەکی پێوانەی فەرمینیە بۆ خولاندنەوەی تۆپەکە لەسەر پەنجەیەک، بۆیە بڕیاریدا ژمارەیەکی پێوانەی تۆمار بکە و توانی تۆپەکە بۆ ماوەیەکی زۆر بخولێنێتەوە. ئایا دەزانی دۆخی وەستان لەسەر یەک پێچیە؟ توخمێکی یۆگایە و یەکێکە لە توخمە بنەڕەتیەکانی ناوی. کارێکی ئاسانیش نییە، چونکە پاراستنی هاوسەنگی قورسە. زۆر کەس نەیانتوانی تەنانەت نیو خولەکش خۆیان ڕابگرن، بەڵام ئەم شتە بیکرام خالت کیمنی پاڵ ناگرێتەوە کە بۆ ماوەی 3 کاتژمێر و 50 خولێک لەم دۆخەدا ماوەتەوە. لە ڕاستیدا ئەستەمە بۆ هەر ڕکابەرێک کە بتوانێت لە وەستای یۆگا بباتەوە. ژمارە پێوانەیەکانی گینس تەنها پەیوەندی بە وەرزشەوە نییە، بەڵکو پەیوەندی بە خواردنیشەوە هەیە. بەرهەمهێنەری گۆشتی بەڕێتانی فلیپ ڕۆکارد پاڵەوانێتی لە باکووری ئێرلەندا هەیە. ژمارەی پێوانەی شکان بۆ گەورەترین هەمبەرگەری سروشتی کە کێشی 162 کیلۆگرام بوو. هەمبەرگەرەکە نزیکەی 9 کاتژمێری خایان تا دروستیان کرد. دواتریش دەستکەوتەکەی بەخشرایە ڕێکخراوێکی خێرخوازی ناوخۆی بۆ خۆراکدانی کەم دەرامەت و بێکەس و کارەکان. ئەم کەسە بە ناوی محەممەدا کە خەڵکی یەمەنە، دیارە کاتێکی زۆر بەتاڵی هەیە، چونکە ژمارەیەکی سەیر و سەمەری بەدەستهێناوە. جێگەی سەرسوڕمانە لە هەمان کاتدا محەممەد توانی تاوەرێکی 4 هێلکەی لەسەر یەک دروست بکە. وا دیارە یاساکانی فیزیا محەممەد ناگرێتەوە، بەڵام وەک محەممەد وتی دروستکردنی تاوەرێکی لەو شێوەیە زۆر ئەستەما. دەبێت ناوەندی کێشکردن بۆ هەر هێلکەیەک بدۆزیتەوە، چونکە شێوە پێکهاتەکەی جیاوازە. هەروەها پلانی هەیە کە بتوانێت 5 هێلکە لەسەر یەکتر دابنێت. لە کۆتاییدا یەکێکی دیکە لە هەڵگیرانی ژمارە پێوانەیەکان بە ناوی ڤالۆریان ڕۆمانۆفیسکی کارکتەری هاوبەشی هەیە لەگەڵ کاپتن ئەمریکا، چونکە ئەویش بەرگی مانەوەیەکی زۆر لە سەهۆڵدا دەگرێت. لە مانگی تشرینی یەکەمی 2021 ئەم پیاوە لە گۆڕەپانی سەرەکی لە لیتوانیا چووە ناو دەفرێکی شوشەی کە سەهۆڵی تێدا بوو. ژمارەی پێوانەی پێشوو دەگەڕێتەوە بۆ پیاوێک بە ناوی ڕۆماین کە لە مانگی 1 ساڵی 2020دا 2 کاتژمێر و 35 خولەکی لەژێر سەهۆڵدا بەسەر بردووە و ئەو ئەنجامە نوێی کە لیتوانیەکە بەدەستی هێنا نزیکەی 9 کاتژمێر ڕیکۆردەکەی پێشووی تێپەڕان. ئێوەش کام ڕیکۆرد بەلای ئێوە سەرسوڕهێنەر بوو؟ دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیددیۆیەدا بۆمانی بنووسن و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیددیۆکە بوون. ئەگەر ڤیددیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیددیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن. و لە بیرشتان نەچێت
هەڕەخنەوە پێشنیارێکتان بۆ کەناڵەکی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیددیۆیەدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیددیۆکە تا ڤیددیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن. پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمۆ بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.